ئێمە هەمومان ئەزانین کە میلەتی کورد میلەتێکە خوای گەورە خەڵقی کردووە وەکو میلەتانی جیهان و بۆنەی ئەو پیلانگیێڕیە نێودەوڵەتیە جیهانیە ململانی ئیستیکباری عالەمیە کورد پارچە پارچە کراوە و هەر ئێستەیش نا بەڵکو لە ناو گەلی کوردیشا خەڵکی هەلپەرست و خائین هەبووە کەوای کردووە ئەم میلەتە ئاوا بەشبەش و جەرێک بڕاو بێت. بەڵام ئێستا لە حاڵی حازرا کە ئێمە هێزێکی شۆڕژگێڕی گەل هێزێکی شۆڕژگێڕی ئەم میلەتە کە هێزی پەکەکەیە هێزێکە بەزەییان بە دارستان و بە ئاژەڵەکانی چیاکانێتەوە ئەو مانتیقەی ئەوان کە تیایین ئەگەر بێت و داگیرکەران و ستەمکارانی ناوچەکە تۆپباران نەکا ئەو نە ئاژەڵەکێوی زیادە بێت کە ئەبێتە مایی جوانی ئەو شاخ و داخی کوردستان. لە عینی کاتە ئەوان بەزەییان بەو هەموو ئەسیر و بەو هەموو دیلایەتەوە کە ئەیگرن و ئەوانەی کە ئەو دیلایی ناردۆ بۆ کوشتنی ئەوان و لەوێ ئەسیر کراون خۆیان ئەچێ ئیکوژنیان کەن تاوانی ئەوان. بۆیە ئێمە داواکەین کەوا هەموو مرۆڤەکانی سەرڕووی زەمین هەموو ئینسانە ئازادی خوازەکان ئەوە بزانن کە پەکەکە نەک تیرۆر نییە بەڵکو دژمنی تیرۆرە. پەکەکە تاوانێکی گەورەیە ئەوکو چۆن لە دنیاە لە پێغەمبەران و لە پیاوچاکان و لە ساڵحان و لە شاڕوجێران کراوە هەمان ئەو تاوانە بەرامبەر ئەم شۆڕژگێڕان ناکرێ بەرامبەر ئەم هێزە نیشتیمان پەروەر و مرۆڤ دۆستانەی سەرڕووی زەمین لە کوردستان ناکرێ. بۆیە داواکەم لە هەموو ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لە هەموو پێشەواکانی ئاین و ئاینزاکانی سەرڕووی جیهان لە هەموو ئەو کەسانەی کەوا ئیدعای مرۆڤبوون و دادپەروەری و ئازادی و سربەخۆیی بۆ مرۆڤایەتی و بەستجوهان و بۆ ئاشتەوایی ئەکەن کە هەوڵ بن ئەو لایەن و گروپانەی کە پەکەکەیان خسۆ ناو لیستی تیرۆرەوە شەرمەزاریان بکەن ئەنجایش بڵێن کە پەکەکە نەک تیرۆر بەڵکو و دژمنی تیرۆرە. تیرۆر ئەوانن کەوا گەریلای ئێمە ئەگەرن بە شەهیدبوونی و لەتیان پارچە پارچە ئەکەن دژ بە هەموو پرانسیپەکانی مرۆڤایەتی و دژ بە قانونی ئیسلام شەریعەتی ئیسلام کە ئەفەرمێ ئێوە تەمسیل بە شێواندن لە لاشەی مرۆڤ لە لاشە مەکەن هەتا بە سەگێکی گەڕیش نەک تۆ ئافرەتێکی شۆڕژگێڕ وازی لە هەموو ژیان و خۆشبەختی و خانەوادەگی هێناوە بۆ ئەوی کەوا بە سەربەرزی و ئازادی بژێ میلەتەکەی نەچەوسێتەوە تۆ دوای شەهیدبوونی ئیگری سینەکانی ئەبریت و بە خۆش دەڵێی من خاوەنی قانون و یاسام بەداخەوە ئەو یاسایی کە تۆ خاوەنیت جێگای شەرمەزاریە و ئێمە لەم ڕەمەزانە لەم کاتی فتار و بەربانگە ئەو هێزە تیرۆریستیەی کە پەکەکە بە تیرۆریست ئەزانێ شەرمەزاریەکەین و داواکەین خوای گەورە هەرچی حەق و ڕاست و ئازادیە سەریخە و هەرچی زاڵم و ستەمکارە لە ناوی بە ئینشاءڵڵە.